بە کوێرایی چاوی ئێوە و تاغوتان و هەموو ئەوانەی لە پشتیشتانن. وجودمان بەم دینە هەیە، وجودی خۆشمان بە خوێنی خۆمان ئیسپات کرد، بە جورئەتی خۆمان، بە شەرافەتمەندانەی خۆمان، بە ئازایەتی خۆمان و بە بوێری خۆمان سەلماند. کەسیش دەستی ئەوەی نەگرتووە، مقەسریش نەبوون لە کوشتنمان. بۆ منە هاتووی بۆ ئۆسلۆ لە نیوەی شەوە دەیویست بۆ دوی شەو تەقەل کرد لە ماڵەکە. بە فرسەتی ێزانم عەرزت کەم، ئەڵێی بەڵگەم لایە کە تۆ هەندێک برادەری کەرکووکی ناردووە من بکوشن. وەڵایی کاکە مەلاکرەکان بە مقەدەساتی هەموو کرد کەسێکی بە شەرەف، من ئەو کاتی ئەو قسەیەم بیست وەرخەفەتم خوارد. ئەنی وتم من بگەمە ئەو ڕادەیە تحملی ڕخنەی مەلاکرەکان لە نەرویج نەکەم. ئەمە چۆنە بە یەکسەر تەلەفۆنم کرد بۆ بەرەدرانی یەکێتی لە نەرویج وتم بڕۆن بە دادگای نەرویج بڕێن، بە پۆلیسی نەرویج بڵێن ئەگەر کەیسی وا لەسەر من هەیە، ئەگەر ئەعترافی وا لەسەر من هەیە، ئەگەر جنابی مەلاکرێکار شکاتی لە من کردو من دێم بۆ نەرویج، دێم بەرامبەر ئەوەستەم بێبەریم لە شتی وا و قەت شتی وا ناکەم. حەزەکەم دڵی کاکە مەلاکرێکار قەت بڕوا بکەیسە بیتەوە دیفاعت لێکم، بەرگریت لێکم. قەت ئەوە من نیم لە دوورە وڵات بی لە اختیاری یەکێتی وەکو جەنابت بکەمەوە، ئەوە تاوانەکە. قەت ئەوە ناکەم، حەزەکەم زانی. و ئێستاش ئەیڵێم ئەگەر پۆلیسی نەرویج داوام بکە دێم، محکەمەی نەرویج داوام بکە دێم. جەنابەت ئەگەر سش کاتم لێکێ بەڵگە دێ بڵۆ بەڵگەکان پێشکەشکە، من هیچ مانعێکم نییە بە پارەی خۆم بە اختیاری خۆم دێم بۆ ئەوەی کە ئیسباتی کەم ئەم قسەی جەنابەت ئەسڵ و ئەساسی نییە. هەی مەلا بەختیار خۆشی ناکا بە ساحەبی سەرباری ئەوەش دەڵێ وەڵاش کاتی لێکم لە خێزانەکەی وتوێتی مەلا بەختیارە گورە فشەکەر هەموو دەلیلەکانمان هەمووی هەڵگرتو بۆ ڕۆژی خۆی. بەخوا قەسەم ڕسمیانم هەمووی پێیە، ڕسمی پارەکەی کە گرتویانە پێمە، ئەو کاتێک کە وەریان گرتو عینوانەکانیان لە نەرویج، لە یۆتۆبۆری، لە سوید، لە ئەڵمانیا، لە هۆڵەندا، لە کەرکووک، لە سلێمانی، چه عەشرەتێکیشن چەند کەسن، خوشکەکانیان چەند، باوکیشیان چێ. ئەوەش بۆ ڕۆژی خۆی هەمووی هەڵەگرینەوە.